هونەری نەخشینی تاتۆ یەکێکە لە هونەرە هەرە بەناوبانگ و ناسراوەکانی ئەمریکا. بەپێی ڕێکخراوی ستاتیستیکا لە سەدا 35 ئەمریکەکان هەڵگری تاتۆن. ئەم شوێنەی دەیبینن سنتەرێکی نەخشاندنی تاتۆیە، بەڵام ئەمەیان جیاوازە. لەگەڵ گرژەکانی ئەمریکا و بە گشتداچوونەوەکانی گروپە تۆندڕەوەکان، ئەم سنتەرە لە جیاتی نەخشاندنی تاتۆ هەستاوە بە ڕاگەاندنی کەمپینێک بۆ سڕینەوەی تاتۆی ڕقەڵگر. پێم وایە ئێمە وەکو کۆمەڵگەی سپی پێست ئەرکێکی زۆر قورسمان لەسرە بۆ ئەوەی قسە بکەین و گوێمان لێ بگیرێت. کەمپینەکەیان بە خۆڕایی ئەو تاتوانە لەسەر جەستەی سەردانیکەرانیان لادەدات کە هەڵگری وێنە و تێکست و ئاماژەی ڕەگەزپەرستین. وەکو خۆیان دەڵێن ئەمە هەوڵێکە بۆ سڕینەوەی ڕق و ڕەگەزپەرستی. سڕینەوەی ڕق کەمپینێکە کە پێکەوە لێرەوە دروستمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕەگەزپەرستی و سڕینەوەی تاتۆی ڕقەڵگر. سڕینەوەی تاتوو لای ئێمە بە خۆڕاییە، بەڵام داوای $100 وەکو بەخشین بۆ کەمپینەکەمان دەکەین. ئەو پارەیەش ڕاستەوخۆ دەچێت بۆ کۆمەڵگەی ڕەشپێستەکان. خەڵک لە سارتاسەری وڵاتەوە پەیوەندی بە کەمپینەکەەوە دەکەن، بە خۆشحاڵیەوە دەیانوێت بەشدار بن و هاوکاری کۆمەڵگەی ڕەشپێست بکەن. من وەک پیاوێکی سپی پێست لە ئەمریکا زۆر بە ئاسانی جیاوازی ڕەگەزی دەبینم بەرامبەر بە خەڵکی ڕەشپێست. بەڕاستی جیاوازیەکە زۆر گەورەیە لە نێوان هەردوو کۆمەڵگاکەدا. جیاوازی ڕەگەزی لە ئەمریکا مێژوەکەی بۆ کاتی دروستبوونی دەگەڕێتەوە. جەرەمایە دەڵێت خۆشەویستی چارەسەرە. هەموو شتێک دەتوانرێت بگۆڕدرێت، دەتوانین یەکترمان خۆش بوێت. من پەیوەندی هاوبەش لە نێوان دین و دنیادا دەبینم. ئەوەی هاوسەنگی ڕاگرتووە تەنها خۆشەویستیە. لە دوای خۆپشاندانەکانی ئەم دوایانەی ئەمریکا، کەمپینی جیاواز بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕەگەزپەرستی بەردەوام ڕادەگەیەندرێت بۆ ڕێگەگرتن لە تەشەنەسەندنی ڕووداوی نەخوازراوی زیاتر و هەروەها ئاشکردنەوەی کۆمەڵگە جیاوازەکان.